هەمووان بە جۆش و خرۆشەوە دێنە مزگەوت بۆ ئەوەی پاداشتی زیاتر لەو 1000 مانگە بەدەست بهێنن کە بەهۆی بەرز ڕاگرتنی شەوی قەدر لەلایەن خوای گەورەوە پێیان دەدرێت کە بەندە لەگەر خوای گەورە تێیدا تەوەسڵ دەکاتن ئەو پەیوەندەکەی نوێ دەکاتەوە و تێیدا تۆ بدەکات و باڕانەوەی تێدا دەکاتن ئەوە دەبێتە ئەوەی کە خۆشەویستەکەی خوای گەورەیە وای لێ دەکات دڵی خۆش بێت هەر ئەو خوایە کە باڵانسەکەی پڕ دەکاتەوە چونکە کاتێک کە نێژ دەکەیت ئەوە قسەیەکە لەگە خوای گەورە دەیکەیت کاتێ دەرێ الحمد لله رب العالمين ئەو خوای گەورە دەفەرمێت سیرکەم بەندەکەم شکرانە بژێری کردم یعنی ئەمانەوە کارن کە وا دەکاتن ئەو کەسە کە بدڵ و بە نیەت سافیەوە بێتە ماڵەکانی خوای گەورەش دڵی خۆش دەکات کە دیتەن مزگەوتەکان ئەو خەڵکە کۆ دەبیتەوە دەبینی یعنی ڕۆحەشی خۆشی دڵەشی فراوان بە خەڵکەکە دەبەخشیتن کە دەبینی نێژەکان دەکا کە تەواو دەبی دەگەڕێەوە لە بۆ ماڵ ماشەڵڵا کوبلین شەحنەشی نوێ وەردەگری یعنی دڵەکان زۆر ڕوو لە خۆشی دەبی ئینشاڵڵا خوای گەورەش ئەو عیبادەتی هەمومان قبول دەکا و لە شەوتاکان بەزووتەکان لە مزگەفت دوعاکردنە و قورئان خوێندنە و زۆرە هەست و خۆشیەکی هەیە کە لە مانگەکانی دیکە نییە هەم بە تایبەتی قورئان خوێندن و دوعاکردن و هەر نیەتێک لە دڵتە بێ بیکەی لەو شانە خوای گەورە ئینشاءڵڵا قبوڵی دەکا و بۆ نوێکردنەوەی شەوی لەیلەتوڵ قەدر خوای پەروەردگار ئەو کەسەی خۆش دەوێ کە بەردەوام هیچ بێزار نابێت لە دوعاکردن بەشداریکردنی ئەو هاوڵاتیانە لە بەرزڕاگرتنی شەوی قەدر لە مزگەوتەکان بووەتە هۆکارێک بۆ ئەوەی باڵانسی ئیمانیان بەرز بێتەوە و بە یادی خوا و نزا و پاڕانەوە و زیکر و نوێژ و قورئان خوێندن توێنێتی دڵەکانیان بشکێنن وەڵا بەخۆی لەو شەوانەدا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەوەکان شەو نوێژیان کردیە قیامیان کردیە زیندویان کردیتەوە قورئانیان زۆر تێدا خوێندووە جا ئەوەش هەر بەخۆی یعنی گەورەترین فەزلە لەو شەوانە جگەرە شەوەکانی تر وەڵەو شەوەکانی تریش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زیندی کردیتەوە بەڵام تایبەتمەندی ئەو شەوەیە تایبەتێکی خاصی هەیە پێغەمبەری خوا لەگەڵ سەحابەکان بە تایبەت لە مزگەوتا زیندویان کردیتەوە و قیامیان تێدا کردووە بە جەماعەت إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر بەهۆی دابەزینی قورئانی پیرۆز لە شەوی قەدر ئەو شەوە بە گەورەترین شەو دادەندرێت بەڵام بەهۆی نەزانینی کات و ساتی تەواوی ئەو شەوە مسلمانان لەسەر فەرمایشتی سەروەری مرۆڤایەتی هەر دە شەوی کۆتایی ڕەمەزان زیندوو دەکەنەوە بۆ ئەوەی بێبەش نەبن لە پاداشتە زۆرەکەی قەدر وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر